لسدا پنجای هاو بشانی کاربای 24 کاتژمێری کەمتر لە 20,000 دیناریان بۆ هاتوتەوە. ئەگەر سەیری ئەو ژمارەیە دەکەی هەز دەکەی کە بڕەپارەیەکی زۆر باشە، یعنی 20,000 دینار بۆ ئەو جەوە گەرمە لە کاتێکدا کاربای 24 کاتژمێریت هەیە زۆر نییە. بە تایبەت کەوەی کە لە ڕابردوودا تەنیا ڕەنگە لەو مانگەدا بە کارەبای مۆریدە پارەیەکی زۆرت دابێت، بەڵام ژمارەکە یاخود ڕاستیقا بەو شێوازە نییە. من بۆتان ڕوون دەخەمەوە. وەکەوەی وەزارەتی کارەبا بڵاوی کردوتەوە لە سەدا 50 هاوبەشانیان لە هەر سێ پارێزگای هەولێر، سلێمانی، دهۆک کەمتر لە 20,000 دیناریان داوە بۆ کارەبای مانگی 5. بەڵام وەزارەتی کارەبای هەرێمی کوردستان و پرۆژەی ڕووناچی بۆ دەستگیرۆییکردنی خەڵکی ئەو هاوبەشانەی کە یەکەم مانگیانە دێنە ناو پرۆسەی کارەبای ڕووناچیەوە لە سەدا 50 لێخۆشبوونیان بۆ دەکرێت. واتە ئەگەر تۆ 80,000 دینار بۆ هاتبێتەوە تەنیا 40,000 دینار دەدەی لە مانگی 5دا ئەگەر مانگی یەکەمت بێت، و ئەگەر مانگی دووەمت بێت لە سەدا 25 لێخۆشبوونت بۆ دەکرێت، و ئەگەر مانگی سێمیشت بێت لە سەدا 15 لێخۆشبوونت بۆ دەکرێت. بۆ نمونە ئەگەر هاوبەشێک لەو مانگەدا تەنیا 400 وعدەی کارەبا سەرف کرد بێت، ئەوە دەکاتە 28,000 و شتێک. لەو ژمارەیەش دابەشی دووکراوە نیوەی لێوەرگیراوە، یان ئەگەر جگە لەو 400 وحدەیە 300 تریشی خست پێ لەسەرێک کە دەکاتە 700 وحدە، لەبەرەوەی 400 وحدە یەکەمی بە 72 دینارە، ئەوەیان دەکاتە 28,600 و لەگەڵ ئەو 300 یەکەیە کە لە 400ەکە بەرز دەبێتەوە کە ئەویان بە 108 دینار بۆ خەرج دەکرێت، دەکاتە 60,000 دینارە. بەڵام لە بەرامبەردا تەنیا 30,000 دینار یاخود کەمتری لێوەرگیراوە. بۆیە ئەگەر مانگەکانی داهاتوو واتە لە دوای ئەوەی کە ئەو لێخۆشببینی لێخۆشببوونی لە سەدا 25 و لە سەدا 50 و لە سەدا 15 دێنەما پارەی زیاترتان بۆ هاتەوە گلەی مەکەن.